کەرکووک شاری کوردستانە. ڕۆژی کەرامەتە، برە بابەمی لە عەیدا، برە بەسە. سەرەتای بانگەشەیە و شەڕی ڕاگەیاندن تونتر دەبێتەوە. یارترینیان شەڕی شاناز ئیبراهیم ئەحمەدە لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتاری هاوپەیمانی هیوە، بەتایبەت شەڕی نێوان تیمی بانگەشەی سەرکەوت شەمسەدین لەگەڵ شاناز ئیبراهیم ئەحمەد، ئەویش پاش ئەوەی لە مانگی ئابی ئەم ساڵ هەریەک لە سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد و سیروان بابان لە بەدواداچوونێکی پەرلەمانیاندا لە گەڕەکی کورساتی سلێمانی ئاسیان لە سەرپێچی کۆمپانیای ئایکیو کرد کە عاشقانێکی گشتی داگیر کردووە. ئەوان ڕۆشتن بۆ بەغا، بەڵام بۆ خەڵک نەڕۆشتن، بۆ خۆیان ڕۆشتن. ئێستا هەر هەمومان نەزانین ئەوەی کە بوو بە هۆکاری سەرەکی دابینکردنی موچەی هەرێم تەنیا و تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. هەر هەمووشمان نەزانین لە کاتێکە کە خەڵقی ئەم شارە دەنگی بە کاندیدەکانی نەوەی نوێیە، نەوەی نوێ ڕۆژنە ئەوێ و پشتیان کردە حیزبەکەی خۆیان و خەڵقی ئەم شارە و هەر هەموو کەسێ. هەردوای هەنگاوەکانی ئەم پەرلەمانتارانە میدیاکانی شاناز ئیبراهیم ئەحمەد کەوتنە ناو زڕاندن و بڵاوکردنەوەی هەواڵی ساختە دژی سەرکەوت شەمسەدین و هاوسەرەکەی. سەرکەوت شەمسەدین لە پەیامێکی کورتدا بۆ شاناز ئیبراهیم ئەحمەد وتی هاوار هیچ سوودی نییە، خاتوونی تاڵانچی. ئەوە لەگەڵ تیمەکەمان مەشغوڵم، بەڵام بیستومە ئەو خانمە چەتە نوێیە کە خۆی و هاوسەرەکەی و مناڵەکانی وەکو چەتە بەربوونەتە زەوی ئەم شارە قسەیەکی کردووە باس لە ئێمە کە گوایە ئێمە سلێمانیمان فەرامۆش کردووە و قوبادی لای ئەو موچەی گەڕانەوەتەوە. ئەوە تەمەن ئەو پەڕی درۆ و شەرمەزاریە بەشێکە لەو چەواشەکاریەی ئەم چەتەیە کە خۆی خێزانەوەی چەتە بەربوونەتە خەڵکی ئەم شارە شەوک شاری بێحاکم هەرچی زەویە داگیریەکەن، شەقام داگیرەکەن کە تەمەنەوەتان بەسەر ناچێت، بە واسانە لی دەرناچن وابزان شار بێحاکمە. با ئەو مەلەفەیان بمێنێ، ئێستا مەشغوڵم زۆر لەسەرەوە کاتم نییە قسە دەکڵا بکەم، بەڵام با پەیامێکت بەمێ تۆ و قوبادێکی فاشلی شکست خواردوو لە بەغدا بنەتە گاڵدەجاری دەستی مەسرور بارزانی. ئێوە هی ئەوە نین تەمەنجاری هەر قوبادی لای تۆ زمانی عەربی نازانێت، بەسێ متەرجیم تێ بگێنن بەغدا چییە و بوجە چییە. بۆیە ئەو جۆرە درۆ و بختارانە بڵاو مەکەرەوە. چاوەڕێمان کە چەند ڕۆژی داهاتوو چەند هەفتەی داهاتوو وەزعیت باش ناتوو. باش دەرکەوتنی وێنە و هەڵمەتی بانگەشەی سەرکەوت شەمسەدین، شاناز ئیبراهیم ئەحمەد کە ئێستا سەرپەرشتی بانگەشەی یەکێتی دەکات لە ناوەندی سلێمانی، پرسی زۆری هەیە تاکە کاندیدەکەی کە ئاسۆ فەرەیدوونە لە بەرامبەر سەرکەوت شەمسەدین بدۆڕێت، بەتایبەت ئەوەی کە پەرلەمانتارەکان ئاشکرایان کردووە لە چەندین مەلەفی گەندەڵیەوە گلاون. بەپێی بەدواداچوونێکی ڕۆژنامەوانی دەرکەوتووە، شاناز ئیبراهیم ئەحمەد ترسی زۆری هەیە لە لێکۆڵینەوەکانی ئەم پەرلەمانتارانە کە بەهۆی بوونی چەندین بەڵگەی ترسناک لەسەر کۆمپانیاکانیان کەڵەکە بووە. ئەمە جگەلەوەی شاناز ئیبراهیم ئەحمەد ڕوبەڕووی هەڵمەتێکی بایکۆتکردن بۆتەوە لەلایەن کادر و کەسایەتێ دیارەکانی حیزبەکەی لە سلێمانی و ئامادەنین پێشوازی لێ بکەن بەو هۆیەوە کاندیدەکەی لە مەترسیدایە و سەرەڕای سەرفکردنی بودجەیەکی زەبەلاح، بەڵام چانسی دەرچوونی یەکجار لاوازە. بۆیە شاناز ئیبراهیم ئەحمەد کەوتۆتە هەڵمەتێکی ناوزڕاندن لەسەر پەرلەمانتارانی هاوپەیمانی هیوا و وتارەکانی میدیاکانی پارتی دووبارە دەکاتەوە دژی ئەو پەرلەمانتارانە و ئەوە تۆمەتباریان دەکات کە دژی قوباد تاڵەبانی لە بەغدا لۆبیان کردووە. لە بەرامبەردا سەرکەوت شەمسەدین لە پەیامێکی کورتدا بە توندی وەڵامی شاناز ئیبراهیم ئەحمەد دەداتەوە و بە چەتە نوێیەکەی شار ناوی دەبات و دەڵێت دیارە زۆر خەمی شەریکەکەتی لە گوندی ئەڵمانی و هێندە بە حەسرەتەوە باسی وازهێنانی ئێمە دەکەیت. یارە مرۆڤی بوودەڵ هەمیشە هۆگری یەکترن، هێندە کائینێکی دزێوی ڕووی هاتنە ناو خەڵکت نییە، قەپاڵ لە پاژنەی ئێمە مەگرە. ئەوە وتارنووسەکانت لەکوێ بوون؟ وتارت لێبڕابوو و ئاوا بڵت بوو؟ ئەو خوشکەزایی تۆ بەخەمی ئەوەوەیت. ئێمە لە بەغدا شکۆیمان هاڕیوە، لای خەڵکی دەڵێ پورم دزە، ئاگاداری بن. پێشتر زانیاری ئەوە دزەی کردبوو،
وبا تاڵەبانی بە تیمی گۆڕان و یەکێتی ڕاگەیاندووە دەبێت هەموو هەوڵێک بدەین لەم هەڵبژاردنەدا سەرکەوت شەمسەدین لە بازنەی 2 غالب محەممەد لە بازنەی 5 دەرنەچن و چونکە باوتەی ئەو بوونی ئەو دوو پەرلەمانتارە لە بەغدا مەترسیە لەسەر ڕێکەوتنەکانیان لەگەڵ پارتی پاش چەند هەفتەیەکی تر ئەنجامی ئەم ململانەیە دەردەکەوێت خەڵک بڕیار دەدات کێ لە بەغدا شیاوی ئەوەیە نوێ نەرایەتیان بکات.